بابەت پەروەردەوانەیەکمان هەبێت بۆ هۆشیاری هاتوچۆ هۆشیاری تەکنەلۆژیا خاستن بواری هاتوچۆی ساڵانە خەڵکێکی یەکجار زۆر دەبێتە قوربانی بەوەی خراپ بەکارهێنانی ئۆتۆمبیل و هۆکارەکانی گواستنەوە. بەڵکی حکوومەتە هەرێمی کوردستانê تایبەتی وەزارەتە هاتوچۆیە هۆشداریەکە ڕۆشنبیری بەلاف کردنێ جا چپڕێکە کنۆلت ڕاگەیاندنێ چپڕێکە پوستەرە بە عالم شیار بیتە بە یاسایەت هاتوچۆیە جێبەجێ بکاتە بشکلێکی درست جا چه بایسکل سوار بیت چه هاتوچۆ بیتن ناو جادێدا چه شوفێر بیتن. پێم باشە حکوومەت هەرێم دەرسێکی قوتابخانەکان لە پۆلێکی دان دەرسێکی دانێن بۆ قوتابی لە بیدایەتدا فێری یاسای هاتوچۆبی و بەنسبەت پشتێنەی سەلامەتیش داوا لە شوفێران دەکەم کە لە مالە دەرسن وەکو شتێکی احتیاطی لێ بکەن یعنی بۆ خۆیان لێ ڕابێن. زۆر لەوانەیە یاساکان هاتوچۆ جێبەجێ دەکەن بەڵام ئەوانەی یاساکان هاتوچۆ جێبەجێ نەکەن دەتوانن بە ئامۆژگاریکردن یا سزادان چارەسەر بکرێتن.